ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی بە ئەمە شەندە قسە و باس بکەن دەردە دڵی خۆشمان دەرببڕین. یەکەم ڕاستە دەسەڵات بە سەدان مینبەری ڕاگەیاندی زەبەلاح و بچوشی هەیە، بەڵام مزداقیەتیان نییە بە ئاستی یەک پەیت. دوو، ئەو ئێرهابانەی لە کۆن گرتن کوشتن داخستن هەبوو ئێستا کە بە ریپۆرت کۆپیڕایت و بە سوستاندنی پەیج و ئەکاونت دەیکەن. ئەگەر کۆن بەڵتەچیان هەبوو ئێستا بەڵتەچیەکانیان سوپایەک کەسی گوێندەر و ئاسنزم کەسڵ لە دەربڕینی هیچ شەیەک ناکەنەوە فڕیان دەیتە ناو سۆسیال میدیا. ئەگە کۆن جەریدە و ڕۆژنامەکان بارەگایان هەبوو ئێستاکە هەریەک لە ئێمە سوپاس بۆ سۆسیال میدیا تەلەڤیزیۆنی خۆمان هەیە، ڕۆژنامەی خۆمان هەیە، هەموو ئەوانە شتی دڵخۆشکردن. بەڵام ئێمە ڕوبەڕووی بەشێکمان ڕوبەڕووی دوو گروپی خەتەر بووینەتەوە. یەک، وەکو گوتم ئەو دەسەڵاتە بە ئیمکانیاتێکی زۆر گەورەوە هەوڵی داخستن سووتان لاوازکردنی پەیج و ئەکاونتەکانمان دەدا لە جیاتی تیرۆر، یعنی تیرۆرەشی ئەلکترۆنی. دوو، گروپەکی زۆری هەڵپەرست و ترسنۆک لە بڕی ئەوەی لە سەفی ئێمە ڕابوەسن، لە بڕی ئەوەی بێن با کاکە دژمامە بن دۆستمان نین، وەکو کوندە بەبۆ لەسەرمان دەخوێنن لە کاتێکدا هەموو لەو پایەیە کە ئەوانە گوێریان نییە قەت بڕۆ سیرکەن، قەت ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵات پەیجێک ئەکاونتێک هەڕەشەیەکی لەو پەیج و ڕۆژنامەنووس و کەسانە کردیە کە ختوکەی دەسەڵاتیش نادن کە بە گژگیری ڕەخنە دەگرن کە جورئەتێکی گەورەیان نییە ناکە، بەڵام دێت پڕ دەداتە ئەو دەنگ و ڕەنگانەی کە ڕخنەی جددی و ڕادیکەڵانە لەو دەسەڵاتە دەگریت. قسەی کۆتایشم بڵێم ڕۆژنامەنووسی یعنی هیچ ئەزمونێک بە ئاسی زیندانیانی بادینان بەگشتی وەرکاکر شێروانی و قارەمان شوکری ئەزیەتی ئەو دەسەڵاتی نەدا. ئەو گۆشە ژیری ئەو شکستە گەورەی مەسعود و بنەماڵەی بارزانی کە مەسعود و مەسعود ڕێبەرایەتیان دەکا، ئەو دۆڕانە گەورەی پارتی یەکەم هەنگاوی لەو زیندانیانی بادنیان بە تایبەتی شێروانی و قارەمان شوکریە کە ئینادی و کە لە ڕقێکی گەورەیان کرد گوێیان لە هیچ ئەوە نەبوو ینی برێ هە لەسەر ڕۆژن کاتێک منەتی ئەمریکا و ئەوروپایان نەزانی بێ گومان ئەوانش کاردانەوە بوو ئەو دەبینن تا ئێستا مەسرور بارزانی ناتوانانی تەوقی ئەو بکاتن. ئەوروپا لەسەر خۆی بشتێنی وە لە ناوەخۆ یەکەم ئەزمون هات بە کوتەکێکەوە هات تووشی شکستێکی زۆر گەورە بوو. لەگەڵ ئەوەی هەموو ڕێگایە چەند لە بەرامبەر بەشێکمان گرتە بەر هەوڵی کوشتن داخستنی پەیجەکانمان، کۆمەڵێک چەند کەسێکی کەم ئاژاوەیەکی زۆر گەورەیان دروست کرد کە لە دژی ئێمە لە ئینشقاق نازام چ بەڵام هەموو ئەوانە نەیتوانی بەربە و خەباتە بگریتن کە بۆ شکستێکی زۆر گەورە ئەو کابینەی نوێم بۆیە قەدری ئەو خاڵە بزانن. قسەی کۆتایشمان لەسەوەیە ئەو ڕۆژنامەنووسان یان دەنگە ئازادەکانی بادینان ئەگەر ڕێزیان لەخۆ بگرت بە هەنگاوەکی زۆر گەور کە دەرێت هاتنە دەرەوە هەریەکەی پەرتبوون نییە چوونە ناو حزب و ڕێکخراوە خۆیان کاندید کرد لەگەڵ ئەوەی کە پێیان دەکراوانە کەسێتێکی زۆر جوانیان لە ناو زیندان تۆمار کرد، ڕاستە نەچوونە ناو دەسەڵات بەس هەڵپەچی زۆریان کرد لە بۆ چوونە ناو حزب و پەرلەمانتاری و ئەوانە. ئەوە مزداقەتی وانی لەواز کرد ئەمەشی بێتاقەت کرد. دوو، هەتا کاک شێروان لەگەر ئەوەی نمونەی ئینسانی جوان و خاوەن خۆڕاگرەوە ئێستا ئەوی مەسرور لەگەریەکە بەس دەیەوێ ئیرادەی تێک بشتنی کە شێروان دەنگەکە تا ئێستا ئیرادەی نشکایە و یەکێک لە دەنگە جوانەکانەوە خودی قارەمان شوکریش. بەڵام کاک شێروان هەڵەیەکی گەورەی مێژووی کرد بێ ئەوەی پرس بە ئێمە شوکە خۆی کاندید کرد لە ئەو لۆ حزبێک لە کاتێکە شێروان دەبی ڕەمزی هەموو دەنگ و ڕەنگ و ئەوەکان بە بەهەرحاڵ زۆرمان بڕیە بیر بکەنەوە 10 ساڵ لەمەوبەر ڕۆژنامەگەری لە چێ بوو ئێستا لە چێیە. ڕاستە ئێستاکە کۆمەڵێک میدیای ئەهلی نییە بەس ئەو کەمپینانەی سۆسیال میدیا بە ئاستی ئۆپۆزیسیۆنی 2009 تەوقی ئەو دەسەڵاتەی کردیە و هەیبەتیشی بردینە و دەشبینین بڕۆن سەیری لە مینبەرە هەرە گەورەکانی خۆیانی دەسەڵات چۆن ڕسوایان دەکەن. کاتە چۆش